دایک هەموو کاتواز لە خەونەکانی خۆی هێنێت بۆی تۆ خەونەکەت بەدەستێنی. ئەو یەکەم و کۆتا کەسە کە تۆی خۆشەوێت، کە تۆ ماندووە بیت ئەو خەفەتەخوا، کە تۆ ئازارێکە هەیە ئەو ناخەوێت، کە سەرماتە بێت بەتانەکەی خۆیت پیاە، کە برسیت ئەبێت پارۆکەی خۆیت ئاياتێ. گەر هەموو کەس پشتت لێ بکە ئەو وەک شاخێک لە پشتە. هەر چولچولۆچیەکی دەموچاوی چیرۆکێکە گێڕێتەوە. ئێوارەیەک لە بەرامبەر دایکە نانەخۆیت، بیر بکەرەوە کە ڕۆژێک لە دەستی ئەیت، داناتوانیت نانەکە تاواکەیت. کە دایکت لە دەست ئەیت ئەبیت بە بێناسترین کەسی دنیا. بۆیە هەرگیز دایک لە بیر مەکە، تەنانەت لە کاتی تووڕەبوونی شابێڕێزی بەرامبەر مەکە، هەرگیز دڵی دایکە نەشکێنی و هەرگیز وازی لێ نەهێنیت. خوا دایکی هەمومان سەلامەتکە. ئەزیزانم سڵاوتان لێبێت. میوانەکەی ئەمڕۆمان چارەکەمانی هەمیشە ڕازانێتەوە بە پەیکەری زۆر زۆر جوان و ناوازە. لە هەر شوێنێک و سوچێکی ئەم شارەیە پەیکەرەکانە بینیت ئەزانی هیکەیە. هونەرمەندی زۆر خۆشەویست کاکچێنەر نزار. کاکچێنەر گیان بەخێر هاتیت. زۆر زۆر سپاس بۆ تۆ. دایم ئینترۆکانم لەکسەر لە میانەکەمە پرسم ئەڵم ئەمە ڕنگانەوەی چی هەیە لە توێ تۆ دایکت تەمەند درێژ بێت، دایکت لە ژیانە ماوە. کاکچێنەر هاوڕێکی نزیکی خۆمانە، هی من و کارۆ و خێزانەکەشی هاوڕێی لە 5 ساڵیەوە هاوڕێین. لەبەرەوە کە بە هەنێک شتە زانمی ئەوەیە کە زیاد لە حەد هاوڕێین. کاکچێنەر گیان تۆ دایکت تەمەند درێژ بێت لە ژیانە ماوە و خێزانەکەشت بە هەمان شێوە. ئەم قسانی کە کردم تا چەند ڕنگانەوەی ئەبینی لەوانە؟ سەرەتا زۆر زۆر سپاس. هەڵبەت ئەم پێشەشانەی هەموو بەرنامەکانی پێشترت بە تایبەت خۆم سێری ئەەکەم. بەڕاستی دایک هیچ وشێنیە لە ئاست ئەوەیە کەم لەی دایک ئەمەیە، دایک ئەم ڕستەیە، ینی ئەوانەی کە دووتت بە زیاوە ئەتوانین باسیکەین. من ئەو شتانم لە خۆمە زۆر کە ئەو خوێندەوە هەستمە کرد هەیە لە خۆمە. دایکم زۆر لەگەڵ لە ئیفتتاحی پەیکەرەکانتان. من ئەتوان بڵم دایکم شەڕی کردو لە ئیفتتاحی پەیکەرەکانمە، یعنی بەقەدەر خۆم قەلەقە، بەقەدەر خۆم هیلاکە، بەقەدەر خۆم متابعی ئیشەکانەکە، یعنی متابعی کۆمنتەکە دایک زۆر زۆر پیرۆزە. یاخوا تەمەند درێژ بێت. زۆر زۆر سپاس. ئەم پەیکەرانش کە لە لامانە ئەمە دواهەمین پەیکەری حەسەن زیرەک بوو لەکوێ بوو لە ماڵی سۆفی کەریم، ماڵی سۆفی کەریم ئیفتتاحی کردەوە بینیمان. جا هەمیشە ئەو پەیکەرانی کە هەیەی بە چەند شێوازێک، چەند حەجمێک، چەند قەبارەیەک هەیەی بۆ ئەوەی کە ئەگە کەسێک حەزکە لە ماڵەکەی خۆیان هەیبێت. ئەمە بیرۆکەیەکی زۆر زۆر جوان و تایبەتە ئێمە ماڵەکەمان ڕە لە پەیکەرەکانی کاکسێنەر. ئەمەژ یەکە لە شتە ناوازەکان، لە شتە زۆر جوانەکان حەسەن زیرەکە کە بەم شێوازەش هەیەی و بەم حەجمەش هەیەی، نازەمەگە دیار بێت لە کامێراکە ئەمە توانی هەڵیواسی. اینجا ئەمە شتێکی زۆر زۆر تایبەتە و کاکچێنەر تا چەند ئەمانە قەڵگێت و پێی خۆشە و ئەیکڕێت و ئەیبات. بەڕاستی ئەمە لە پرۆسی کارکردنی پێکەرسازیە ئیشی پێکەرساز نییە. تۆ بیت بیر لە هەموو لایەنەکانی خودی بە کولتورکردنی پەیکەر بکەیت. من کاتێک کە پەیکەرێک ساز دەکەم ئەوم لەسرە چۆن ئایدیاکانی خۆم لە ناو فۆرمەکە جێبەجێ بکەم، چۆن بتوانم ئەو شخصێتە تاوا بەرجەستە بکەم، هەم لە ڕووی جوڵەوە هەم لە ڕووی زمانی جەستەیەوە. بەڵام کە وڵاتی ئێمە وڵاتێکی زۆر زۆر مێژووی نییە لە ڕووی کولتوری، بەتایبە شارەکەی خۆمان لە ڕووی مێژووی پەیکەرسازیەوە، بۆیە زۆر کات زەختەکان زیاترە بێت لە سەرشانی هەموو هونەرمەندانانی لە هەموو بەشەکانی ترە. منیش بەش بە حاڵی خۆم سەبارەت بەوەی کە پەیکەرێک ئەەکەم حەز ئەەکەم بە حەجمی و سایزی بچووک بتوانین دروستیکەم بۆی دەرچین لەو مەسەلەی پەیکەرە سینیانەی کە بە جوملەیەتە ناو بازاریان لە شارەکانی تری کوردستانەوێتە ناو بازار. ئەمە زۆر 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 بۆ ئێمە ناخۆش وەکو هەم پەیکەرساز هەم ئەو کەسانی لە مەجای شێوەکاریە. من زۆر کات لەگەڵ هاوڕەکانمان گفتوگوی ئەوەکەین کە تابلۆکانیش تا ڕادێک بتوانن دەست شلکەن بۆ ئەوەی خەڵکی کورد، تاچی کورد لە ماڵەکەیە تابلۆی کوردی هەبێ یان پەیکەری کوردی هەبێ. جیاوازەکە زۆر زۆرە. تۆ پەیکەرێکی حەسەن زیرەکەتە بێت لەوەی پەیکەری ئەوانی کە ئەیبینین لە بازارە. بۆیە من لە کاتی کارکردنمە لە دوای تاوابوونی هەموو قۆناغێکی ئیشکردن بیت لەمە ئەەکەمەوە کە زەختە بۆ سەر من، زەختەکە لە ڕووی ئەم کارکردنەوەی هەم کاتگرتنەوەیە، بەڵام گرنگە تۆ بێ هەموو هەنگاوێک کە جدی بێبێ کاری باشی بۆ بکەن.
زۆر تایبەتیشەکە لە ماڵە گرنگە شێرکۆ بێکەس حەسەن زیرەک هەموو ئەو پەیکەرانی ترکە جەناب هەتا کە ئەتوانین لە ماڵەوە هەمان بێ هەستێکی تایبەتە ماڵەکەت تامێکی تری هەیە کە میوانێک خۆشم زۆر خۆشە کە میوانێکێت مەسەرەن لە کولتور و لە اینی تۆ نازانە پرسیارت لێەکە ئەمە کێ چۆنە تۆ مێژوی خۆتی بە باسەکەی ئەمە زۆر زۆر گرنگە. بڕۆینە ناو پرسیارەکانمانەوە یەکەم کۆڵان و یەکەم شار لە شارە لەدایک بوویت و سەرشەقام سلێمانی ئەنی یەکێکە لەو گەڕەکانی کە لازال ناڵم هاتوو کوێ سەرڕێمە بەڵام زۆر کاتێکم بە سەرڕێ هاتوو چوەکردنم لە شوێنی کارکردنەکەم بۆ ماڵەوە پیا تێپەڕم پیا گوزەرەکەم سەرشەقام شوێنێکی جوانە بۆ منە چەنە مەرحەلەی مناڵی من مەرحەلەیەکی ئەو کاتە ئێمە تەسەورەکەم مەرحەلێکی زۆر خۆش نەبوو بێ بەڵام هەموو بە خۆشوی ناخۆشەکانە دوجار مناڵی من بۆ ینی خۆشمێ و گەڕەکەم زۆر خۆش ڕاستە یادەوەریەکان هەنێک جار لەو کاتێککە تۆمارێکی ناخۆشە بەس دوای یادەوەریکی خۆش ئەو شتش کە باست کرد هەمووشمان وا بووین لەو تەمەنەیە و لەو ژیانەیە ژیان زۆر قورس بوو خوانێک خواردن نەبوو هەنێک هەموو جارێکش خۆوان پێکەوە باسیەکەین هەنێک پارە نەبوو خواردن کەم بوو هەنێک لەو شتانی کە ئێستا لە بەردەستەوە توانین بیخۆین نەمان بوو قورسترین یادەوەری تۆ لە کۆڵانەکەتانە کە لە یادەوەریدا ئەو کاتە ناخۆش و وەزسەکە بیری لەکەیتەوە خۆش بووە چی بووە بە مناڵی چ شتێکت کردووە کە تا ئێستا بە حکومی کە من عیلەیەم عیلەیەکی لە خوار وەسەتیشەوە ئەژیان زۆرینەی عیلەکانی گەڕەکە شعبیەکان وابوون من فەخرەکەم کە زۆربەی کات ئیشم کردووە یادگاری خۆشەکان ئەوەیە کە خۆ دروستیەکەی لەگەڵ هاوڕەکان تا یاریکردنەوە چوونە کۆمەڵێشت هەیە ئەوەی کە هەموو گەنجێک ئەیکە من لە کازیوە هەبوو لە سەرشەقام جا لەوێ زۆر دەرگایکی باش بۆ من کرایەوە چوم لەوێ ئەیان و ئەبێت تۆ بەیانی تا سەعات دوو ئیشکی لە دوای سەعات دو تا چوار ئەو دو سەعاتە بێ بۆ بەشەکان بەشی فیلمی تیا بوو بەشی وەرزشی تیا بوو هوەری تیا بوو ئایتر تا 14 ساڵ بۆتە بوو ئەتە من بەڕاستی بە حکمی ئەوەی کە هەر ئەچووم سەردانمە کرد ئەتە ڕۆژەشیان وتیانێتتر تۆ بۆ دنیا بێت و ئاوتم بۆ وتیان تۆ 14 ساڵە تاوا کردوتم ئۆکەی بەڵام ئێمە تا دنیاک چالاکیمان کردو بۆ شوێنەکە و یەکەم کاری پەیکەرسازیش لە ساڵی 1998 لە کازوی سەرشەقام یەکەم کارچی ماسیەک بوو لەسەر بەرتەڵم کۆڵی بوو لە ئەو کاتە لەگەڵ کاک جەمال پێنجێنی ئەو زۆر زۆر یەکەم ئیش ماسی بە بەردیش کردمانجا لەم ماوەشا چوم سەردانم کردوی سموەری گرمەوە ئیشەکان بەداخەوە بینای کازوی سەرشەقام لە ڕوخان نایە ینی شتەکانیان لێ دەرهێنەوە نازانم ئایا لە ناوێ بۆیان گرنگەیان بۆیان مهم نیە مەس خۆم چوون بە دوایە وتیان هیچ کەسێ بۆی نەبێتە ناو بینە بەس هەبێت من ئەچمە ناوی بۆیە توانم دەری بێنەوە بەڵام نایان هێشت یاددارێنەوە شتانەی کە لەوێ هەیە لاوانەیە چۆن یادەوەری تۆ یادەوەی کەسی تریتیە ئەتوانم بڵەمەوە کاتانی کە ئیشم تیا کرد جا بیداەتی هەموو ئیشکردنێک لەسەر بەرد تێزابێکی زۆر بەقوتێ لە زمانە مەحەلەکەی پێڵەن تێزابی ئاڵتون زیاد لە حەدانی بۆ پێست و شت خەتەرە بۆ لەو کاتەیە زۆر بە حەزەڕ و ئیشم پێ ئەکرد شەو لە خەیاڵما بوو بەیانی ئەچمەوە چۆن ئیشی تیاکەم ئۆکەی زۆر سادەیە ماستێکی سادێ و بە حەجمێکی بچووک دروستم کردو بەڵام بۆ من یەکەم کارمانی زۆر زۆر تایبەتە چ شتێک هەیە دروست کردو لە مناڵەیە کە یاری پێکردو خۆ دەزانی لە زمانی ئێمە شت نەبوو یاری پێ بکەین ئەوە خۆمان اختراعیشدا چی دروست کرد خۆ یاری پێکرد وەستایەکی باشم لە دروستکردنی هەڵماتی گلۆرەوە کوڕەکان ئەزانن بە پستۆنی سیارە و لە جا بەردی شێرکوژە بوو لە سەرشەقانی بووبووم ینی چوبمە دیتێڵی ناو ئیشەکەەوە بەردی شێکوش زۆر باش هەڵماتی گلۆرم پێ دروستە کردجا نەخشی تیا بواە جا ئەشم ئەنی کردن فرۆشتنیشم پێوە کرد ئەگەر نەخشی جوانی تیا بووە بە گرانتەلم بۆ ئەی بەردەکە خۆی لە ناوە ئەنجا شیشویل ویلەکە هی پاسکل بوو بەڵام شیشەکەیم بە دیزایانی جوان دروست ئەکرد بە سەرە ساردی ئایوینم دروست ئەکرد و سیارە پێچیە کردە و ئەوە نیە توانم بڵاو لە مناڵیەوە دەزڕەنجینیم هەبوو زۆر زۆر ڕاستە ئەی چ هاوڕێکە هەیە کە لە مناڵیەوە ئێستا من چۆن ئاماژەم پێکردی خەزانەکەت هاوڕێ مناڵیەوە تۆ کێ هەیە لە مناڵیەوە کە لێک کۆڵانە بوون یاخود هاوڕێ بوون هەتا ئێستا ماوەتە زۆرن یاخود هاوڕێکان من سێ-چوار هاوڕێمەشێک لەوانە هەڵوێست بەڵێ فریادی ڕەفیقم ئازیز تا چەند گرنگە ئەو هاوڕێیانەی مناڵی کە تا ئێستا
هەر پێکەوە ئەمێنەوە ئایا جیاوازی چییە لەگەڵ هاوڕێی تازایە هاوڕێ بە هەموو ماناکانی کە ئەڵەی هاوڕێ ئەوەی مواسەفاتی هاوڕێبوونی تیابێ گرنگە بەڵام هاوڕێی مناڵی لەو تایتڵە دەرئەچێ هاوڕێ ئەبێ بە بەشێک لەخۆ ئێستا من هەریەک لە هەڵوێز لە فریاد لە ئازیز لە بەهمەن لە هاوژین ئەمانە ئیتر کە یەکتری ئەبینی هەست ئەەکەی جاری وایە بە دوومان یەکتر نبین بەڵام دیوارێک لە ئەتوانین بڵێ سوەک لە ئایوانەیەکە سێری خۆت ئەەکەی و دقی ئەتوانی ئەوەی لە دڵتای بیڵێ یان ئەو کێشانەی کە هەتە باسیکەی یان خۆشیەکانیان لەگەڵا بەش ئەەکەی ڕەبوون و ئاین زۆر کات ئینسان هەمووی لەگەڵ ئەوانە زۆر گرنگە بەڕاستی منیش هەموو جارێک باسی ئەوەکەم هاوڕێ هیچ کات نابێت چۆنەڵێ بە زمانەکە خۆمان چی پێڵە نابێت جەجەکە نازانم بە کوردیەکەی چی چۆن ئەوە بڵێم یعنی مەسەلەن پێوەرێکە بۆ دانێ بڵێ تۆ هاوڕێبوونی ڕاستەخینەوە هەمیشە پشت و پەناتە لە خۆشی و ناخۆشیەکانە جیاوازێکی ئەوەیە کە لەگەڵ هەنێک هاوڕێتی کە بۆ سودبندبوون هاوڕێتە یاخود بۆ کارێک بۆ پیشێک هاوڕێتە ئەمە جیاوازیەکەیتی مرۆڤی بەختەوەریژەوەیە کە هاوڕێی باشی هەیە بەڵە خێزان گرنگە بەڵام بەقدر خێزانەکەش هاوڕێکە گرنگە پەیوەندی پەیکەر بە شارەوە چییە؟ پەیکەر گرنگە بۆ شار؟ ئەوەی چێکەلەوە بابەتانی کە بەڕاستی زۆر گرنگە من بەداخەوە ئەز مەراحیلی پێش من کارکردن ئەتوانم بڵێم بە حکمووی کە لە مێژووی شاری سلێمانی خۆی مێژووی تازەیە بە مەقارنە ینی بە پێوەر لەگەڵ جیهانە ینی وڵاتێکی زۆر تازەیە بۆیە کەمترین لە کۆڵینەوە کراوە لەسەر پەیوەندی پەیکەر بە شارەوە تۆ لە ساڵی 1970 یەکەم پەیکەر لە سلێمانی دانراوە بای ئەمەنە بیرکردنەوە نەبوو بۆ مەوادەکە چ مەوادێ بێ بە گەج دروستکراوە داخوراوە بۆیە کاتە مێژووکی تازەمان هەیە بۆیە زۆر لێ کۆڵینەوەشت نەکراوە لەسەر مەسەلەی پەیوەندی بە شارەوە بەڵام لەم کۆتایانە خۆم مقارەیەکی زۆر دوور و درێژم نووسیوە ئەو بۆشاییان کۆی گشتی بۆشایی کە لە شارا پڕەبێتەوە بە تەلارسازی بە پەیکەرسازی ئەم دووشتن کە ڕاستەخۆ بەرتەکەون تۆ کاتە گەشتەر وڵاتێکەوە یەکسەر چییە بینیانی بینایی جوان پەیکەری جوان ئەمە لە چ وڵاتێکە کە شارستانیەتی تیابێ هوەر بوو بێ بە کولتورتیایە شار لە ڕێی دیزاینکردنی کۆمەڵێک کەسانی بە ئەزمون و پاراستنی مێژووەوە پارێزراوە بێت بەڵام لای ئێمە تۆزێک ئەتوانم بڵێم پەیوەندی پەیکەر بە شارەوە تا ئێستا پەیوەندێکی دروست نییە من کەسایەتیەکم هەیە پەیکەرم بۆ دروست کردووە و بەرپرسێکە ناسم ئەی بەم لە جوانترین شوێنی شارەدایانم کە خۆم کۆمەڵێک پەیکەرم هەیە بەڕاستی پێم ناخۆشە دانراوە لەیا چونکە پەیکەرەکانە بێ ئەڵێ نها لە کەستی شیاو لە شوێنی شیاوە پەیکەری شیاو ئەبێت لە شوێنی شیاوە دابنرێ بۆیە من زۆر کات پەیکەرەکان بەسەر جادەی سالم کە ڕۆژانە بەلایەن ناڕۆم چەند دڵم پێی خۆشە ئەو نەش پێم ناخۆشە کە لێدانراوە ماوەی ڕەبتی دروستکردنی ئەو پەیکەرانە وەڵای مەسەلەی هوەری شێوەکاری بەگشتی هەستە تۆ کاتێک تا ئیشەکە بە باشی نێە بەدەستەوە زۆر کات لەگەڵ ئەم هەموو کێشی ڕۆژانەی ژیان کە هەمانە کاتێککە تۆ چتە ناو پرۆسەکە جاری وایە بە مانگێک جاری وایە بە 2 مانگ جاری وایە بە 3 مانگ تر ئاوە حەسەب بەپێی حەجمی ئیشەکە دەورە بینی زۆر ڕاستە ئەوەش ڤیددیۆکانە کە لە لامانە کاتی دروستکردنی پەیکەرەکانە هەڵبەتە کاتی پەیکەرانە زۆر قورسە خۆی ئاسان دروست نابێت کاتە گیشێکی هوەری ئەەکەی زۆر قورسەوە پەیکەرەکە حەسەن زیرە تا چەند گرنگی بەو دیتەیڵانە ئەی وردەکاریانە ئەید لە پەیکەرەکاندا خۆی مەسەلەی پەیکەر چییە؟ کۆمەڵێک پێوەرە زمانی جەستە و جوڵەکەیەتی لێچوونە ئەنی کە لە خۆی بچێت شێوەی کەسەکە بێ زۆر کات لەناو هونەرمەندانی خۆمانە و پیشەکان ئاڵم پێوەرێک بۆ باشی پەیکەرەکە ئەوەیە کە ناویشی لە ژێرانە بێ بزانین چیە ئەنی ئەکرێت هونەرمەند زۆر بە باشی بە ورتر ئیشی تیا بکە بەڵام مەسەلەی هوەری پەیکەرسازی چوونە ناو دیتەڵەوە حەسەب ئەکەوێتەوە سەر عەشق بۆ ئیشەکە ئیشەکەتە خۆش بی ئەتوانی زۆر باشیشی تیا بکە بەڵام توێ بەڕێکی هەموو هوەرێک هەمووی بەتەجیب وایە ئەمە ئەم پەیکەرە هێشتا دادنەناوە لە هیچ ئەمەیەکە لەو پرۆژەکانم پەیکەری جەنەراڵی پاییزە ئەمە بەڕاستی 1 ساڵی ڕێکیشم تیا کردو یعنی لە کاتی کەرەنتینایە خەڵک لە ماڵەوە خۆی ئەپاراز من هاتمە دەرەوە بۆ ئەو کاتە شوێنی ئیشەکەم لە ئۆرزی بوو ئیشم تیا کرد 1 ساڵی ڕێگیشم لەو پەیکەرە کردووە
ئەمە ئەتوانم بڵم سەرەتای گۆڕانکاری بوو لە کارەکانمە چونکە یەکەم ئیش مەجوڵەیەکی سەیری تایە مەسلەی ملپێچ و ڕەشە باکەوی چونکە فیگەرەکە خۆی هینی تیا هەیە ینی مەجای ئیشکردنی محەممەد عومەر عوسمان جەنەڕالی پاییس هاتم ڕەشەبای سلێمانی و کۆمەڵشتم لە ئیشەکە کردووە بەڵام لەبەر نەبوونی پلانێکی زۆر باش 4 ساڵە 5 ساڵە لە شوێنی ئیشەکەمایە تا شوێنێکی باشم لێ نەداینانم ینی پێشکەشی سلێمانی ناک ینی کۆتایی پێهات و تەواو بووە بۆ 4 ساڵە بەڵە خەڵک گێت ڕۆژانە لەوێ ینی من زۆر برادەرم پێم بڵێن با هەموو ساڵە بین لا ئیفتتاحی بکەینەوە من ئەمە یەک جار نمایشی کەم و پێشکەشی بکەم بەڵام بەداخەوە گرفتمان زۆر لە مەسەلەی بۆچوونی تۆ کوێ باشە بۆ ئەو پەیکەرە من ئەو پەیکەرە زۆر کاتینم کردو ینی مناقەشەم کردووە لەسەر پردەکەی شەید ڕەوبەک من لە ساڵی 2022ەوە داوام کردو بەڵێ بەس لیژنەکان هەر جارۆ شتێکم پێڵن ئەڵێن ئەویا شوێنی سیارە پێچکردنەوەی لەوانێ ساق مەشغوڵ خات تووشی حادیسە بین ینی کۆمەڵک پێوەریان هەیە گرنگ نییە بۆی کە لە چاو ئەوەی کە کارێکی هوەری ئاسبەرز لە شوێنێکی جوانیش شارابێ ئەو شتانە ئەتوانم بڵێم تەنها قسێ ئەکرێ ئەگەرنا هیچ پەیکەرە لە دنیا نەبووەوە هۆی دروستبوونی حادیس زۆر ڕاستە بە بۆچوونی منیش پەیکەرێک ئێمە ڕیکلام دانین لەسەر شەقامەکان ئەویش هەر بە پێچوانەوە ڕیکلامەکە زۆرتر تەرکیز ئەباد وەک لە پەیکەرەکە تێڕوانینە بەزانە ڕیکلامەکە بیخوێنیتەوە خوێندنەوەکە زیاتر تەرکیز ئەباد بەڵام پەیکەرەکە زۆر تایبەت و نوازێ ئینشەڵا ئەو شوێنەی کە خوازیاری دڵتە بەدەستی هێنیت ئەمە زۆر گرنگە بۆ ئەوەی کە تۆ هونێرمەندیت پەیکەرەکە دروست کردو بۆ خۆشەویستیەوە و ئەی بینیتەوە کووا دەرهێنەرێک فیلمێک دروستەکات بەڵام بیت لۆکیشنەکانی لێ وەرگریتەوە ئەمە زۆر کێشەیە لە بەرەی جوانکاری ئیشەکە تێکەڵبوونی ئیشەکە دواتر نێڵ باشترین شوێنە نمایشیکەی بیبێ لە ماڵانە بە سیدی بڵێ خەڵک وەرن سەری فیلمەکەم بکەن بەڵام تۆ ئەگەر پەیکەرێک لە شوێنێکی شیاوە دامڕی تۆ دوجار وا بیری لێ بکەینەوە ئەمیشەی من نییە من لیژنەی ئیشەکەم ینی کە پێشنیارەکە بۆیە بۆ بە منطق بیری لێ ناکرێتەوە ڕاستە ینی بەسەر ئەو پردەکە داوا کراوە بۆ ئیشکردن بۆ بە منطق بیری لێ نەکراوەوە ئایا بزان ئەم شوێنە شیەوە بۆ یەکسەر بە دیوە ناخۆشەکە ینی ئەکرێ لیژنە بۆی لە ئەوروپا کاتێک کە پەیکەردانرێ هەر شوێنێک ڕەبتی هەبێ بە دانانی جادەکەەوە بە ئاوەڕۆ بە دایری ئاوەڕۆ کارەبا هەمووی کۆ ئەبنەوە بزانن لە داهاتووە ئەم شوێنە نابێتە هۆی تێکدانی زۆر ڕاستە نابێت بە شوێنێکی جیاواز تێکان لە ئێمە جادەکە قیتاکرێت دوای دوو ڕۆژەڵەکە بێ پلانیە بەڕاست بە دڵنیاییەوە ئەی هەستەکەی پەیکەرسازی بۆ بە کولتور لە کوردستانە نەخێ نەبووە بەس لە مەرحەلەیە من زۆر دڵم خۆشە لەبەرەوەی جار بەجار باشتر بووە ئەم هەوڵانی کە ئێمە ئێستا بەڕاستی ئاسان نییە لە وڵاتێکە نەماتریاڵت هەبێ نەکارگەی داڕشتنیەکی میتاڵەکانت هەبێ نەمەوادەکە هەبێت نە قوڕەکە هەیە لە منتیقی عکاشاتەوەی هێنی ئەکە تۆ ئەمانە نەبێ قورسە وەکو تۆ هیچ مادەیەکی ئامادەکراوت نەبێ هەر ئیشەکە بکەی ئەمە قورسە بەڵام خەریکە دروست ئەبێت خەریکە ئیشی تیاکەین خەریکە بەرەو کولتوربوونیەگەێنی زۆر ڕاستە ئەو شوێنەی کە کاری لێکە ئایا گونجاوە بۆ جەنابەت لە ڕووی هەوا و لە ڕووی ئایا شوێنێکی دیاریکراو هەیە بۆ پەیکەرساز کە بێ توانێت ئیشی لێ بکە ئەم قۆناغی نەخێر ئەم قۆناغە لە هەر ژوورێکا بێ ئەکرێت بەڵام قۆناغی دوای ئەوەمان داڕشتنی مەسەلەی داڕشتن و قاڵبکردنە ئەبێ لە شوێنێکی کراوەیە بەیان سیفتی بێ لە ڕووی مەسەلی کەمامە و لە ڕووی کۆمەڵشتەوە ئەگەرنا ئێستا شوێنە زۆر باشە بۆ شکردنی خۆم بەڵام بۆ مەسەلەی داڕشتنەکە لە قاعشتریک ئەم پەیکەرە ئیکەیە ئەمە پەیکەری شید مەلا عەلیە چێکە لەو پرۆژەکانم کە ئەمیش لە دوای پەیکەرەکە جەنراڵی پاییزەوە پێشنیارم بۆ کراکە بیکەم بیرم زۆر لێ کردەوە شید مەلا عەلیەکە لە فیگەرە تێکۆشەرەکانی ئێمە و لەگەڵیشیا شاعیرە بەڵام مێژووی ژیانی کە ئەخوێنیتەوە سەرەتای بوون بە شاعیربوونی کۆتایی ژیانی بووە ینی کە ئەمری ئەبێ بە شاعیر ئەو 45 لە زیندانایە چاوەڕی مەرگەکە شعرە نووسێ ئەنجا تۆ زۆر گرنگە بێنی ئەم بابەتە تێکەڵاوی کرێ ناو هونەری پێکەرسازی ئەنجا من زۆر سوود لەوانە ئەبین زۆر ئەژیم لەگەڵیانە زۆر بیری لێ ئەەکەمەوە ئەنجا بن ڕاستەکەی بابەتێکی گرنگترەوەی لەسەر زمانی جەستە زۆریشەکە کە زمانی جەستە بۆ ئەکتەر و شانۆکار چەند گرنگە بۆ سەر مەسرح و ستیج و بەرکامێرە بەڵام پەیکەریش توان بڵم ئەکتەرێکی بەردەوامە لەسەر شەخە بۆیە یعنی بە بەردەوامی من بیر لە زمانی جەستی ئەو فۆرمە ئەەکەم و ئەو هونەرمەندە ئەو نووسەرە ئەەکەم
زۆر ڕاستە. مێژوی پەیکەر لە سلێمانی ساڵی چەند بوو؟ 1970 یەکەم پەیکەر ئەگەر جەنابەت بزانی کێ بوو چی بوو؟ مێژووی پەیکەرسازی لە کوردستانە ئەگەر بە پێی پێوەری ئاسەوار سێریکەی خاوەنی کۆمەڵە شوێنی زۆر جوانین پەیکەری تاینی تایە پەیکەری تاشراوی تایە لە ئەشکەوتی قسقاپان و لە قەراخ و لە کۆمەڵە شوێن کەواتە ئەمە سەبەبە بۆ ئەوەی کە هونەری پەیکەرتاشی هەبوو لە کوردستانە بەڵام بۆی ئایدیا و کۆمەڵێک بابەتی سیاسی ئەوانەوە وەرحەڵ بەڵام ئێمە گەر بێت و بە باشی باسێکی هونەری پەیکەرسازیکەین لە سلێمانیە یەکەم پەیکەرساز مامەسە عەتاقەزاز بووە پەیکەری پیرەمێردی دروست کردووە لای سلێمانی پاڵاسەوە ئەوکو باسم کرد مەوادەکە مەوادێکی باش نەبووە داخوراوە نەماوە پەیکەرەکە چی بوو؟ پەیکەری پیرەمێردی شاعیر بەتر کۆمەڵە محاولاتی تر هەیە سمە بولبولمان هەیە ئێمە لە گەڕێکی سابوونکەران لەوێ دانیشتووە بە قوڕ بولبولی دروست کردو و ئاویان تێ کردو فیکەی لێیاوە ئەمە ناچێتە تایپی مێژووی ئێمە بەڵام ئەتوانی لەبەر نەبوونی مێژوەکەت ئەمە حسابکەی ئەنجام من لە دوای خوێندنەوەی نیشتیمانی سارەی کاک میران ئەبراهام ڕێزم هەیە بووی کە کتێبێکی زۆر زۆر جوان بوو بۆ من خۆی جوانە کتێبەکە بەس بۆ من زۆر زۆر جوانتر بوو لە ناو نیشتیمانی سارایە لە گەڕێکی جوولەکانی سلێمانی پەیکەرسازێکە بووە جوولەکە بووە یعنی ستایلی سوریالی ئیشی کردووە لە 1990ەکانە یعنی ئەم بە دواداچوونی مێژوانە بۆ من گرنگە ئەشی کەم یعنی زۆر کات کەم تا زۆر هەوڵ ئەم مێژوێکی ئەمێ ڕاست و جوانمان هەبێ بە تایبەت دە سلێمانی ئەوەتر مێژوەکەی ئێمە لۆ دەست پێەکە لە 1970 بەڕەسمی لە شوێنە گشتەکانەدانرا پەیکەری پیرەمێرد پەیکەرەکانی تۆ QR هەیە تا چەند ئەم شتە بۆ پەیکەرسازێک باشە ینی ئەم بیرۆکەیە چۆن ئەزای کە ئەڵم هونەری پەیکەرسازی خەریکە ئەبێ بە کولتور ئەوەی شەکل لە خاڵەکانی تۆ ئەبێ بیر لەو شتانە بکەیتەوە کە ڕۆژە لە ڕۆژە میوانێکی گیێتە وڵاتەکەتەوە پەیکەرێکی حەسەن زیرەکە بینێ ئۆکەی بۆ من و تۆ گرنگە حەسەن زیرەک بەس بۆ ئەڵمانە گرنگ نییە بەس کە بخوێنێتەوە لە سەری ئەو کاتە ئەوش لە گرنجەکەی تێئەگا من لەم ئیشەی حەسەن زیرەکەەوە دەستم پێ کردووە QR کۆدێکم داناوە لە بەردەم پەیکەرەکە بە زمانی کوردی و ئینگلیزی و عەرەبی ئەنجا لە هەمووی مهمتر ژیان نامەی ئەو کەسایەتیە مەرحەلەی کارکردن ئامانجی دروستکردنی من لەو پەیکەرە ئەنجا قۆناغەکانی کارکردن بەڕەسم هەمووی لەو QR کۆدەیە هەیە تێ ئەگەی کە پەیکەرێک بە ئاسانی دروست نابێت یعنی ئەنجازانی حەسەن زیرەک چەند مهمە ئەمە توانم بڵم هەوڵێکی زۆر زۆر تازەیە کە لە ناو هونەری پەیکەرسازیە کردومە هیچ کات کێشەوە دروست نابێت لە کاتی دانانی پەیکەرەکان لە ناو شارە زای لە چ مەرحەلەیەکە لەو کاتێک کاچی موافقەتی وەرەگرینەوە ئەوە کێشەیە تا تێگەین لەوەی کە ئێمە ئەم پەیکەرە ئەمە کارێکی تیجاری نییە ئەمە بانزیخانە نییە ئەمە عەرزەیە نییە بیکەین بە شوقە و ئوتێل و نازانم بەچی ئەمە عەرزەیەکی مەتر مڕەبعەکە سیمای شارەکەی پێجوانەکەین لە ئێستا هەوڵێک هەیە تر وردەوردەوا لە شتەکان تێ ئەگەن سوپاسی ئێستای شارەوانی ئەەکەم کە بەڕاستی هاوکارن بەڵام کە ئەچێتە ناو ئەنجومنی شارەوانی و تۆزە کارەکە لە ئێمە قورستر ئەبێ لە کاتی دانانی ئەمە مەسەلە ئیداریەکەی مەسەلەکەی تریش خۆم هەتا پەیکەرێک لە مەرسەمەکەی خۆم و ئەچێتە سەر قاعیدەکەی تەسەور کە توانم بڵێم تاو ژیانم لێ تاڵە بێت چونکە تۆ ئەو هەموو بینە لە کاتی کابرای کرێنێکی پێ وەکو تۆ بۆی مهم نییە ئەم پەیکەرەتیان لە 4-5 جار حاڵەتە ڕوویاوە لە کرێنەکە خزاوە پەیکەرەکانی لەنی خزاوە بۆی پشکێ بکەوێ عادەتەن من 2 ڕۆژ پێش مەراسیمەکە پەیکەردانم ئەتۆ لەو حاڵەتە وەشتە ڕووبە ئیتر زیاد لە حەتوڕا منەوە کاتانە قەلەقە بم بێتاقەتە بم زۆر ڕاستە بۆچینی منە گەر مەسەلەن ئیشەکەی تۆ ژوا بووە کەسەکان دامەزرانایە بۆ ئیشەکانی خۆی ئەو کەسێک کە ئیباد لە شوێنەکە دایانێ ئەو کەسێک کە ئیرازێنێتەوە بۆ کردنەوەی ئەو کەسێ ئەوانە ئەو کاتە ئیشەکان بۆ تۆ ئاسانترە بووە گەر کەس چەند کەسانێک لەبەردەستا ئیشام کردای بەڵام وکۆ هەموو هونەرەکانی تر بەداخۆ لە وڵاتەیە هەموو شتێک ئەبێت خۆت بیت بەڵام سەرباری ئەوەش من هەر هەوڵماوە کۆمەڵێک فێرخوازی زانکۆ پەیمانگا بێنم بۆیەوەی کە مەسەلەی هونەری پەیکەرسازی لە دوای منەوە کۆمەڵ خەڵکی تر هەبێ ئەو ئەزمونێ من ئەگەر باشە خراپە بەردەوامێکیە بێ لەوانەیە کەسێک لای من فێری ئیش بێ زۆر لە ئایندەیە هەموو کوشانازی پێوە بکە بۆیە یعنی هێناو من تەلەبەم لە بەڵام وەک پێویست نیە تۆ عادەتەن لەکوێ ستافێکی کاملت هەبێ من ڕۆژێکیان لەگەڵ هونەرمەندێکی خۆمانە لە
ئەوروپاژی باسی هوەری پێکەرسازی کرد شتێکی وت هەنی محەبە ساموتی ئەو کەسەی لەوێ لە حیمان بۆ کە ماستەری هێرە لە حیما ئیتر تۆ بیرەکەی تویان یەک ناخۆشی ئەبیانی تۆ نە دەرفەتی خوێندنەکەت ئەوە نە دەرفەتی ئەوە تێ یعنی تۆ سابت من کەسێ بڵەمەرە ماستەرە هەبێ لە ئامادەکردنی قوڕا ینی قورسە بەڵام وردەوردەوە خەریکە دروست ئەبێ ستاف من لای خۆمەوە خەریکە ستافی قاڵبکردن دروست ئەەکەم ستافی داڕشتن پێتر بۆ خۆمەستەکەم تأثیری دەرینی هەرجەستەی هەیە لەسەر موادەکان چکە موادی کیمیایی هەمی ڕاستە لە مناڵیمانەوە تا ئێسا کە گەورە بووین ئەگەر ئێمە پیشەکەمان و کوتۆنە بێ هەمیشە بەردی مۆڵکەنی ناو ئەهێنرێت اینجا زۆربەی بنکەی پەیکەرەکانی تۆ تا قاعیدەی پەیکەرەکانت بەردی مەڵکەنیە ئەگەر شەرحاتێکمان بۆ بکەی ئەم بەردە چییە و چۆن ئەتوانێت تەوی بات بە پەیکەرەکان بەردی مەڵکەنی ئەتوانم بڵێمێکێکە لە سیماس شارستانەکانی سلێمانی ئەتوانم بڵێم بۆنی سلێمانی لێ بەڕاستی وەختی خۆی من لەو بابەتی کە نووسیمە باسی پەیوەندی شار بە هوەر و هوەر بە شارەوە بە تایبەت پەیکەرسازی لە زۆر بە وردی باسم کردووە کە هوەری بیناسازی لە سلێمانی لە ڕێی ڕۆژەڵاتەوە کوردەکانی ئەوێ هاتوون لێرە لە ڕێی نەخش و زەخرەفەکانجا ئەوەی کە جێی زۆر داخە و ینی جێ پرسیاریشە وەختی خۆی لە ماڵەکانە زۆری تیمان بە نەخش و نیگاردراوە لە ئێستا لە هیچ ماڵەکە ئەوشتانە نبینی ڕاستە لە ڕێی کەسانی ڕۆژهەڵات و هاتوون لە ناو ماڵەکانە نەخش و زەخرەفەیان کردووە دوا بە دوای ئەمە لە ڕێی قسڵ و قوڕ و ئەو نییە خشتەکان بە قوڕ دروست کراوە دوای ئەمە قۆناغێکی بیناساتی لە سلێمانی پەراسەنە بەردی مەڵکەنی دێرەکەن کۆمەڵەکانی زۆر باشمان هەیە ئەیهێنن لەوێجا زۆر ناڕەحەت تاشە بەردی گەورەیە دانە نەقاڕی ئەەکەن و بە جوانی ئەوەی کە تۆی بینی ئاوا بەردێک بەڕێکی وانە ینی زۆر جایەتی بە یەک ڕۆژ ئەنجا ئەتوانێت بەردەگوال بۆ ڕێکێدانێ ڕاستە ئەتەم سێرم کرد بەڕاستی تۆ کاتێک کە هەر هوەرێکەکە بێ بیر لە کۆمەڵە لایانی بکەیتەوە هەرەوە نییە هوەرەکە بکەیت بەبێ هەم شار لە ڕووی جلوبەرگەوە تۆم کاتێ پەیکەرەکەم تەسەوڕ ناکە چەند گرنگی بە جلوبەرگی ئەو سەردەمە ئەمکەوە کەسی تیا بوو ئیتر بیرم کردەوە کە بەردی مەڵکەنیمان هەیە لە کاشی و لە خشت و لە بلۆک و لەوانە زۆر سیمای جوانترە تر بەڕاستی لە پەیکەرەکە ئەولەسیسەوە دەستم پێ کردو ئەنجا وەرچەرخانێکی تر بە تەمان بیکەم قاعدەی پەیکەرەکانم تۆزێک ئامادەکەم بۆ ئاژەڵ ئەم خزمەت بە بەلان ئەو ئاژەڵە بێلانانە بکە تا ئێستا بە تەواتی قەرارم ناوە بەڵام لە ئایندە پێم باشە ئەو شتە بکەم چونکە ئەگەر ئێمە بگەرنەوە بۆ مێژی خۆمان لە خانۆ قوڕەکانمانە هەمومان بە یەکسانی ئەژین لە ئاژەڵتەوە لە مرۆڤتەوە لە هەموو شتەکان تۆ سەقفەکەت بۆ نەهێلانەی چۆلەکەی تیا بوو ئەنواع و ئەشکاشتی تیا بوو ئێستا من ئەمێ جاریکە لە بەروی کە هەناسە بۆ خۆمان نەماوە تا چ بۆ ئاژەڵ بزانم بەپێی شێوازی دیزاین و ئیستاتیکا ئیشەکەی کە دای ئەنێم نام چۆن ئەتوانم لە بنکەی پەیکەرەکە چونکە تۆ بنکەیەکت هەیە بەشکم شوێنێک بۆ ئاژەڵێکی بێلانە ئامادەی بکەمیان بتوانن لەوێ لە کاتی سەرما و گەرمەکەی زۆر ئەوەی چێکە لەوانی تر ئەزای چۆنە تۆ کاتێکە لە مەجاالەکە خۆتە سۆزانە کار بکەی ئەبێ بیرلۆ بکەیت تۆ چی بۆ بکەی بۆیە من بەڕاستی بەردەوام بیری لێکەم و ئەوانەشی لە دەور من بە بەردەوامی بە خۆشتانەکەن دانیشین مناقەشە ئەکەین ینی دایمە بیر و ڕای فکرۆشتەکەین تازەگەری زۆر گرنگە لە هوەراوە زۆرورانی کە تۆ بتوانانی بیکەی بۆ نەکرێت و بیرکردنەوەش لە شتەکان کە لە جیاتی سوودێک دوو سوودی هەبێت ئەمە سۆزی تۆ دەرەخات بۆ ئیشەکەت و بۆ کۆمەڵگاش بە هەمان شێوە تۆ بێجگەلەوەی کە شار بڕازێنیتەوە بیریش لەوە بکەیتەوە کە سوودێکیش بگەینیت بە ئاژەڵ بەڕاستیمە زۆرجی دەستخۆشیە مرۆڤ دۆستی تۆ دەرەخات کاکچەنەر تۆ ئەو هەنێک جار گوێمان لێبێتەوە مەسەلەن هونەرمەند کە باسی هونەرمەند دەکەن وازانن ئێمە بڕەپارێکی زۆر پاش پیاکەین لە ئیشەکەمان تا چەند ئەمە لە توێ ڕوویەوە مەسەلەن نتوانە تۆ هەر ڕۆژە و پەیکەرێک و نازانم ئەم شتانە گوێ لێ بۆ تۆ بەدڵنیاییەوە وەڵامی تۆ بۆ ئەمان چییە؟ ئایا تۆ ئەتوانیت ژیانت لەسەر ئیشەکەت بژیت؟ زانی یەکشت هەیە ئەمە کۆمەڵە شتەیە لە ئینسانە زۆر تایبەت ئەم بە تۆ ناڵم لە فیلمێکە چەندە دەسەکە زۆر ڕاست کە ئەو شتە نابێ بوترێ یعنی بەقەدەر کۆمەڵەشتی ژیان تایبەتە ئەو ینی دای من حەقم چێت تۆ چەندە دەسەکەوێت بەڵام زۆر گرنگە هوەر ئەبێ هوەرمەند پارەی باشی دەستکەوێت زۆر چونکە هوەرمەند لە کۆمەڵێک لایانی تری ژیانە و ئەتوانێت سوود بگەێنێ ئەگەر دەوڵەمەند بێ هوەرمەند بۆیە یعنی زۆر بەر ئەوواکە و من جاری وا بۆ لە ناو خوێندنە لە ناو خوێندنە باس کراوە عفو ببوورە لە ناو خوێندنشتا باسی ئەوە کراوە کە
چێنەر شارەکان شاری سلێمانی پڕ کردو لە پەیکەر پارەی زۆر دەسەکرد ینی من بە داتا لامە ئەتوانم ینی ناڵم بڵاوی ئەەکەمەوە بەڵام هەر کەسە پێی خۆش بتوانم بیێمە داتاکانی من کە ئەوەنەی ئامانجەکە خزمەتکردنەوە پارەپەیاکردن نییە و من بەڕاستیش بە بەردەوامی ئەمە زۆر بە تایبەت سپاسی دکتۆر تاها ڕسوڵکەم چونکە ئەو وەکو سەرمایه‌دارێک بیری لەوە کرۆتەوە هاوکاری من بێت لە پرۆژەکانمە ئامانجی ئێمە ئەبێ لێرەیە بە دەر لە خزمەتکردن طبعا تۆ کارێکەکەی ئەبێ شتێک پارەت پێ دڵنیاییەوە من ماڵم هەیە مناڵم هەیە ژیانم هەیە ینی خۆم بڕ چوار کەس لەگەڵ ما ئیشەکە ینی 6 کەس لەگەڵ لەوانێ لەسەر کارەکەی من بتوانن بژین ئەبێ شتێکت دەستکەوێت هەمیشە ئەو کەسانی ترکە بەتا خۆ ناتوانن مەسەلەن وکو تۆ کار بکەن یان تحملی ئەو قورسایی ئیشە بکەن ئەگەڕێنەوە سەرەوەی کە لە ڕێگەیەکی ترەوە بوو ڕوخێنن لە ڕێگەیەکی ترەوە بیانە لە بەرچاو خەڵکە بخەن بەڵام لە کۆتاییشە هەر شتێک بێت ئەمە دەردی جەنابەوە مژانی تایبەتی خۆت و لە کۆتایی تۆ هیچەکە هیچ کەسێکیش ئامادە نییە یعنی مەسەرەن لە سەپەرمارکێتێک کاچی شتی لێکڕی ئامادە نییە تۆ پاری نیتی شتەکە بەریت بۆ منە پارەی ئاو کارەبا ئەی لە یا هونەرمەندون چیت بۆکە زۆر ڕاست ئەبێ پارە بێت ئینسانێک بۆیە یعنی من دایمە زۆر نەک پێم ناخۆشە هەر ئەستان زۆرم پێ سەیرە بۆ کەسێک بیلۆ بکاتەوە بزانم هەر چریکە و کارۆ چەندیان دەسەگە و کێڕەتی بەمنەوە هەیە ئەی بۆ باس لەوە ناکەی چریکە چەند بە ناڕەحەتی گەشتۆتە ئێستا ینی ئەو مەراحلانەی بڕێت وەکو هونەرمەند ینی تۆ بۆ دیوە باشەکە بیلێ ناکەنەوە ینی بۆ بازنەوە ناکەی کە پەیکەرێک من زۆر کات قۆناغەکان بڵاوکەمەوە لە یەکەم لە حەزەوە چۆن بەجلی خوڕاوی خۆتان ئەزان ینی کەمترین کاجلی پاکم لە بەرە تۆ بۆ بیل لەوە ناکەێتەوە هەموو ماندووبوونە لە پێناو چییە لە پێنا ئەوەی کە خزمەتی ئەم شارە بکەین و بتوانین بژین وەکو میلەتەکانی تر زۆر ڕاستە زۆر پەیکەرە بوو لەم شارەیە کە ئێستا بەداخۆ ڕۆخێنراون هەتا ئێستاش شوێنەکان بە ناوی ئەوان ساڵین فولکەی دەستەکە ئەوێ مەسە ناوی پەیکەرەکان بوو تو بە لەلات باش نەبوو ئەم پەیکەرانە بمانایە یاخود ڕێگری بوو لەسەر جادەکان خۆی ڕاستێکەوەیشێکە لە خەفەتەکانی کە من بەردەوام باسی ئەەکەم و نیشتم لەسەر نووسیوە و لە زۆربەی چاوپێکەوتنەکانی ترە کۆمەڵە شتێ بێ بە شوناس ئەبێ بە یادگاری ئەبێ بە بیرەوەری بۆ هەموو ئەو منتی ئێستا بۆ نمونە ئێستا کە باسی ئەچی بۆ منتیقی لای سەرشەخامەڵە بۆ لای فیلکەی دەساڕەکە تا ئێستاش بە ناوی ئەو پەیکەرەکانەوە ماوەت و من ئەمەش ئەگەڕنەوە بۆ یەک دوو بابەت یەک مەسەلەی سیاست کە لە منتیقی ئێمە بە بەردەوامی زەرەری زۆرتر بۆ تاغازانج لە میانەی ململانەی سیاسی پەیکەرەکان لە ناوچ ئۆکەی نەبوونی پلان بۆ گەورەبوونی شار تۆ پەیکەرێک لە شوێنەکەدانەیە بێ بزانی کە 50 ساڵێکە ئەم منتیقی گەورەترە بێ سە سلێمانی لەگەڵ تاسڵ و هەربەتەوە خەریکە یەکەگرێ گەورە بووە ینی کە تۆ پلانت بۆی هەبێ یعنی من زۆربەی پەیکەرەکانمان لە ململانەی سیاسیە ڕۆشتن یەک مەجموعەشیان بەر گەورەبوونی شارکەوتون چونکە و پەیکەر ناوەڕاستی جادەکەیە بۆ ئیتر ڕێگر بۆ بەتایبەت فلکەی مامەڕیشە و فلکەی کاوەی باشە نەیانەتوانی بیگوازنەوە ئەمیشە قورسە من نەکێک لە ئینەکە نانە قورس نییە ئەتوانرە بیان بردە باخی گشتیمان هەیە زۆر گەورەی هەمووی پارکیشە هەرێکیان لە پارکێکا دابنرایە یادەوەرێکی زۆر جوانیشە بەڵێ ئێستا بەس قۆڕی پیاڵەکەمان ماوە کە ئەچی بە سوتفە بەلای ئەیبین لە خۆتۆ یەکسەر بیر دەگەڕێتەوە بۆ کاتانی کە بینیوتیان بنمنە بۆ من هەموو ڕۆژەکە چوون بۆ پەیمانگەیان کە چوو بێتم بۆ بازاڕ ئەوانە بەلای فلکەی مامەڕیشۆ فلکەی هەر نێرگز و تۆپەکەیان ڕۆشتمەوەی لە بەردەم پاڵات بۆ من یادگاری بوو ئۆکەی ئێستا بۆ منە بێ بە 2 جار یادگاری چونکە ئێستا خۆم پەیکەرسازم ئەو کاتە مێژووی شارەکەت باسە کردووە لە دوای ساڵی 1970 مێژووی دووهەممان ئەمە ئێستاوەی کە جەنابوت زۆر تاوە جاری وا هەیە پایەیەک یا مەسەلەن وەکو چۆنەڵێیت بلۆکێک یاخود شتێک کە دانراوە بە مناڵی مەسا من کە بە جادەی سژن ڕۆمە خوارەوە عریقێک هەیە لەیە بەردەرگایەکیان هەیە ئێستا هەمان شتی مناڵیە کەماوەتەوە ئەمە بۆ من کە بەلای ئەڕۆم زۆر خۆشە هەمیشەکە ئەڕۆم لێ سێری ئەەکەم یادگارەکانم بیرەکەوێتەوە لە ڕووی دەرونیەوە شتێکی زۆر گرنگە اینجاوەرە گەر پەیکەرەکان بمێنێتەوە ئەگەر پارچە بزانم پارچە قوڕێک ئاوا دڵخۆشم کاجاوەرە پەیکەرێک ئەبێت ئەنجا لە هەمووی گرنگتر کە ئێمە هەستی پێ ناکەین
لەوانەیە بەشێکمان ئەسمان بۆ کرد بێ گەڕەکە کۆنەکانمان کووە بڕۆ پیاسێک لە سابونکەران بکە خان و بلۆک هەر هەموون جوانەکانیان تێکگاوە ئەمەش جارێکی کە ئەتوانین باسیکەی تۆ بە نەبوونی پلان من وەختی خۆی ماڵی سۆفیکەریم کە پەیکەرەکە حەسەن زیرەکی تیابوو کە چووم کە وەختی خۆی پێشنیاریان بۆ کردن لێداینم بۆ من زۆر خۆشکە نەخش و زەخرەفەکانی ماڵەکەش من کردومە توانم بڵێم یەکەم گەنجم لەگەڵ دانای ڕەفیقمە نەخش و زەخرەفەکانمان لەوێ دووبارە کردوێتەوە ئەو کاتە کە سنەیەکان کردویانە کە دووبارەشمان کردو کۆمەڵە کەسی شارەزات وتیان ئێوە هەر لە سنە ژیاون ینی بۆ ئەو شتە ئەزانن توانیمان لە ڕێی هونەری پەیکەرسازی و نەحت و ئەو نەخشانەمان دروست کردەوە یعنی تۆ بەناو ئەو گەڕەکە کۆنانی سلێمانیا بڕۆ بوو ئەوە بەقدە ئەوەنی مەسەلەی لابرنی پەیکەرەکان ناخۆشە تۆ خانوویەکی کۆنە بۆ ڕوخێنن لە پڕا بە چیمەنتۆیەکی ناشرینی بێڕۆح بە خەنجا بەڕەسم فێری خشت و کۆمەڵە شت بوون لەسەری دروستەکەن بۆ ئەوە جێی داغنێ بۆ ئێمە کەواتە ئێمە پلانێکی جدیمانیە بۆ پاراستنی گەڕەکە کۆنەکانمان پاراستنی پەیکەرەکانمان من جاری وایە بیرەکەم وەڵم ئەبێ پەیکەرەکانی خۆم تەمەنیان لە خۆم درێژتر بیان لە خۆم تەمەنیان کورتتر بێت زۆر ناخۆشە تۆ بیر لۆشتە بکەیتەوە خۆ لە ژیانابی پەیکەرەکانی لابرن یان لە ژیانیشان نەمێنی تۆ کۆمەڵە کەسی تۆ هەم کەسی یەکەمتن ئەلوانەیە ئەو پەیکەرانەی پێشتر هەمووی پەیکەرسازی بوون کردویانە کەسیان هەیە سا پەیکەرەکان پارێزراوتر بوونە هەستیان بەڕێز جێگە کرد لە کارەکان پرۆژەیەکە هەبوو لە کوردستانی ڕۆژهەڵات تا چەند گرنگە بۆ هونەرمەند کە هەنگاو بنێ بۆ دەرەوەی زۆنی خۆی کار بکات و بیرۆکی پرۆژەکەش چی بوو؟ من لە دوای پەیکەرەکەی مامەسا حەسەن زیرەکەوە من بەڕاستی سوپاسی خەڵکی ڕۆژهەڵاتەکەم تەسەوور ناکە چەند باش سەپۆرتی ئەو پرۆژەیان کرد ینی خۆشم بەبێ ئەوەی ینی نەشم زانی بووە بڵاو بووە بەڵام تێگەشتم لەوەی کە بەبێ سیرع لەوێ احترام لە شتەگیرێ من لەوێ لە ناو کوڕێکە بوو کاک ئەفشین پەیوەندی پێوە کردم تەسەوور کە ینی کە جوابم مایەوە پێی سەیرم و ئەو زۆرم پێخۆش بووە چەند فترێ هەوڵی ئەوەم کە قسە بکەین بەیەکەوە ئەو لەسەر یەک گردیان هەیە گردی ناڵەشکێنەوتیان لەوێ پەیکەرەکەی مامەسا حەسەن زیرەک بە دەمەکەشی هەر بەڵێ هەیە ئەیتر بۆ من زۆر خۆش بوو من لێرە بە 2 مەترونی و کردومە پێشوازی وای لێ نەکرا نە لە هاوپیشەکان نە لە ئۆکەی بۆ من گرنگ نی ئەوە نە دەستخۆشی زۆر گرنگە نە ئەو قسانی کە ئەکرێت لەوەتر بەڵام سێرم کرد لەوێ زۆر لەوێ شارەداریان هەیە سەرۆکی شارەوانی کاگەفشین چ قسەیان لەگەڵا کردوون و باسییان کردو و ڕسمی پەیکەروشتەکان لەوێ دیزاینەکان لەوێ تەنها دەرفەتیەوەمەوە خۆم سەردانیان بکەم و قسەی کۆتایی بکەین و بزانین ئایا ڕێەکەوی لەسەر ئەوەی کە پەیکەرێکی بچووک کولفەی زۆرە جاوەڕە پەیکەرێک دەمەتر بێ ئەنجا پەیکەری دەمەتر کولفەی زۆر ئەوێ ستافی زۆر ئەوێ بەڵام جێ دڵخۆشیە کە تۆ من لەگەڵەوەم هونەرمەند ئیشی خۆی بکە ئیشە باشەکان خۆیان هەنگاوی پێ ئەنێن ئەو خۆیان ئەو بەنەشکان بۆیە من بەڕاستی زۆر گرنگە سنوور ببڕی بەڵام سنوورەکە تەندروستانە بێ نەک بە زۆر گرنگە پەیکەرێکیشە بۆ پێشمەرگە ئەوە یەکێکە لە پرۆژەکانمان ئایدیاکەی حازرە ماکێتەکەی حازرە وەختی خۆشی داوا کرا کە بی بەمەو کاتە کە کاک جوتیار نووری باوکی ئەژی هاوڕێمان لەوێ ئایدیاشتەکەمان هەمی حازر کردو تێشوشتەکەی بۆ فیلکەکەی هەواری شار هەموو شتێکی حازرە پرۆژەکە تەنها ئەوە مابوو سەپۆرت کرین بەڵام بەداخەوە نەکرین نازانمانی لەکوێ ئەبێ سەپۆرتەکە ویستیان لە ڕێی حیزب بۆ بکرێت بۆ من ئەزانی چی شتێک گرنگە ئەگەر من بیرم زۆر کات بیر لەوە ئەەکەمەوە ڕۆژێک کەمپین ڕاگەێنم بۆ کۆمەڵە پەیکەر بە پارەی خەڵک دروست کرێن من بیرمە وەختی خۆی کە مارەدۆنا کە ئیتالیەکان کڕیان بۆ نادێکە بە پارەی خەڵک کڕا ینی بە پارەی ئەو شعبەم ئەو یاریزانیان کڕی هێنان یاریان پێکرد من زۆر کات بیر لەوە ئەەکەمەوە کە کۆمەڵە پرۆژەی پەیکەرە بێت لەسەر گیرفانی خەڵک گەلێکی بە 1000 دینار بەشدار بن یعنی پێشمەرگە ڕەمزێکە بێ هەمومان فەخری پێوە بکەین ینی ئەم ڕۆژەی ئەم ڕۆیتر باش و خراپ لەسەر دەستی ئەوان دروست بوو چونکە یەک نیا تەسحیان ناوە یەک نیا ناخۆشی ڕۆشتووە تا ئەمڕۆ بەداخۆ سیاسەتەکە هەر جۆرەکە نا بەڵام ئەوانەی پێشتر ئەبێ بەڕاستی فەخریان پێوە بکرێ جا لەناو ئەو فۆرمەیە کە ئامادەم کردو هەم جوڵەکەی زۆر جیاوازە هەمیش ئاڵای کوردستانی پێ من زۆر لەگەڵ ئەوانیم
چەکەکە بکەم بە سیادە لە دەستیا بەڵام چەک بەشێک بۆ لە پارێزگاریکردنی پێشمەرگە بۆیە بەکارم هێناوە تۆ لە اینەکەی و جوڵەکەی جوڵێکی زۆر ئەکشنیانی حرەکە و جوڵێنی هەیە ئەوە ئەتەمەنا ئەەکەم هیوادارم چکە مەسەلەی پەیکەرسازی وەکو هیچ هونەرێکی تر نییە زەمانێکت هەیە پێوترێ زەمەنی ئاڵتونی ئەو زەمانێکە لەشت ساغا کە ئەتوانی کارکەی یعنی من هەست بە خۆمەکەم جاران 8 ساعت دواری وا بۆ زیاتر ئیشم کردو ێستا ناتوانم لە 5 ساعت بۆ هیوادارم تا تۆزە هێزم تیاما ئەو پرۆژەی پێشمەرگێ بکەین ئینشەڵڵا هونەرمەندی خاڵێ خۆش بوو ناشاد ئەوەنی من ئاگادارم لە نزیکەوە هەمیشە لەگەڵی بوویت هەمیشە ئاگاداری بوویت هەمیشە واتە کرد کە جێ و جێی خە و جێی ئیشکردنی هەبێت تا چەند ناشاد گرنگ بوو بۆ ئەوەی کە زیاتر بە تەنگیەوە بێن والله چریکە جان هەموو ناشادەکان گرنگن بە نسبەت منەوە چونکە یەک دنیا ناشادی کەمانێ طبعا من ئەو کاتێکە خزمەتی ناشادم کردووە من ناشادم لە مەسەلەیەک هێنایە دەرەوە کە نابێ هونەرمەند وەک سوالکەر سێرکردێ هونەرمەند ئەتوانێت بە هونەرەکەی بژی ئەگەر بە شتێکی پشکۆلەش بێ من وەختی خۆی کە ناشاد هاتەوە لە کاتی کۆرۆناکە لەسەر جادە بینیم بەسەوڕ ناکە چەند بێتاقەتی بووم ینی ئەگەر ناشاد نەبووە بڵێن فڵان کەسی کە بۆی هەر هەمانە مەستەمە بوو ئەجا سێرەکەم هاوپیشەمانە شێوە کارە 70 ساڵ تەمەنیەتی لەسەر جادە ئەمە مەسیری هونەرە ئایا منیش ئاوام لێت وەرحاڵ دوو لایەنانە بوو ناشاد خۆی هۆکار بوو بۆ ئەوەی کە بەڕاستی ئاوا بژی لایەنی دووەمیشیان ئەوە بوو کە من کە ئەو وەسعم بینی ئەی باشە من ڕێز لە هاوپیشەکەم نەگرم چیتر ڕێزی لێبیری هەستام ناشادم هێنایە لای خۆمە و کاتە خەڵک برای خۆی نابردو لەبەر کۆرۆنایان و نەخۆشی بڵاوە ئایتر بردم لای دکتۆر و فەحسشتمان بۆ کرد لە شوێنێک دام ناهەتا تۆزێک بێتاقەت شتەکەی باش و دوایی هێنامە ناو مەعمەلیجگەرەکە بۆ لای خۆم لەوێ ستۆدیۆم بۆ دانا گەلەریەکم بۆ دروست کرد لەوحەی لە 30 بۆم هێنا هەتا 2 مەتر بۆی هەر کەسێک بێوێ بێ هاوکاریەکی ناشاد کە نەڵێ کاک ناشاد ئەمە پارەیەک بۆ خۆت کاک ناشاد ئەوە پارەیەک تابلۆیەکی بەرە ئێستا هەموو ئەوانەی کە تابلۆیان لێ کڕێ بە ناوی هاوکاریەوە لە کاتی مرنەکە بە فەخرەوە دایانە نایان و تابلۆی ناشادمان هەیە ئەمجا من توانیم بەڕاستی هاوکاری بم پێشانگای زۆر بۆ بکەمەوە بەڵام بۆتایی ئینسان هیچ کەسێ ناتوانێت ڕێگەی خۆش بێ و ڕۆحی شاد دەمەنی تۆش درێژ بێت بەڕاستی ئەمە کارێکی زۆر گرنگە کاکچێنەگیانەیە مەشتێکی ئەومان نەما پێمان خۆشە لە کۆتایی بەرنامەکەی پەیامێکت هەیە ڕاستەخۆ کامێراکەی و پەیامەکەی خۆت بنێرە وەڵا هەڵبەت وەک هەمیشە پەیامی من وەک پەیکەرسازەگەوەیە هیوادارم ڕێز لە هەموو هونەرەکان بگیرێت هیوادارم هەر کارێکی هونەری ئەبینرێت تەمەنی پەیکەرسازەکە تەمەنی شێوەکارێکە تەمەنی ئەکتەرێکە یعنی چەند سات و کاتی ئەو هونەرمەندەیەکە پێوەی ماندوو بووە ڕێز لە کاری یەکتر بگرین یەکتریمان خۆش بێت دووبارە سپاس بۆ هەموو لایەک و هیوادارین بە هەمومان خزمەتی سلێمانی بکەین کاکچێنەگیان یەخوا بەخێر زۆر دڵخۆش بووم بەڕاستی ئەم شەویان بوویت ئازیزانم هەفتەی داهاتوو لەگەڵ هونەرمەندێکی ئەزیزی تر پێتان شادەبمەوە شۆتان شاد